دیمەنی کەڵەکەبوونی خۆڵ و خاشاکی ماڵانی شاری کەرکووکە. خۆڵ و خاشاک بە جۆرێک کەڵەکە بووە، هەندێک کەس لە بری شارەوانی کۆیان دەکەنەوە و فڕێ دەدەن. لەگەڵ زۆربوونی خۆڵ و خاشاکی ناوشاری کەرکووک، مەریوان بە عارەبانەکەی خۆڵ و خاشاکی بەردەرگای ماڵان بە پارە کۆ دەکاتەوە، بژێوی ژیانیشی لەم ڕێگەیەوە دەستە بەردەکات. من کۆی ماڵەکان هەڵەوە بۆمە فرێدە و بە پارە فرێدە بۆمان. ئەوڵە ئیش نەماوە ئیشکار نەما بخۆی ئەوڵە زۆرە بەلێدەژ ناچێت ناو کۆڵان ئەوڵە ئەو ئاسان دەرادا لە بەیانیەوە ئەمە بەخۆت هەماڵیەکەم ئار بارەکەمەوە بارەکەمەوە زبڵە. هاوڵاتیانی کەرکووک نیگەرانن لە چارەسەر نەکردنی کێشەی کەڵەکەبوونی خۆڵ و خاشاک. پێیان وایە جگەلەوەی سیمایەکی ناشرینی بە شارەکە داوە بۆتە هۆی بڵاوبوونەوەی بۆنوبەرام و مەترسی بۆ سەر تەندروستیان. ڕاستیەوەی ئەبینین هیچ سیمای بە شارەکەەوە نێشتەوە، سیمای بە شار ناچێت زیاتر لە حاویەکی گەوراچێت، چونکە بەر کۆڵانێکم شاراڕۆی ئەم دیوەنە دووبارە بێتەوە. ئەمە یەکەم جار ڕووی دەممانەکەینە کاربەدەستانی شارەکە گلەی لەوانەکەین، چونکە بەرپرسیارەتەکەی لە ئەسوی ئەوانایە سەرۆت و سامان و ژێرزەوی سەرزەوی شارەکە ئابن لە بەرامبەر هیچ خزمەتێکیش بە شارەکە ناکەن. دووەمیش هاوڵاتی کەم تەرخەمی هاوڵاتیانی شتیا، چونکە لە کۆتایی نیشتیمانیوانە خاکیوانە پێویستە ئەوانیش سەرڕای کەم تەرخەمی کاربەدەستان ئەوانیش خەمێک بخۆن لە شارەکەی خوان. شارەوانی کەرکووک نایشارێتەوە کە وەک پێویست ناتوانن خۆڵ و خاشاکی شارەکە کۆ بکەنەوە. هۆکارەکەشی بۆ پشتگوێخستنی شارەکە دەگەڕێنەوە لەلایەن بەغداوە. ئێمە ئەو جودەی هەمانە سابتە تەوزیعمان کردو بە گوێرەی ئەو کەشفانە ئەو پارەیە و کردومانتە کەشف و تەوزیعمان کردو بۆ شارەکە. بۆیە بەم شێوەیە شار پاک نابێتەوە و من ئەگە لە خۆم بپرسی خۆم ڕازی نیم لە پاکردنەوەی شار، بەڵام من چی بکەم؟ نەگاز هەیە ئالیاتەکانمان بە تەواوەتی ئیش پێ بکەین. یعنی ئێمە کێشەمان زۆرە. کێشەی کەرکووک ئەوەیە کە یعنی لە بەغاوە زۆر با بڵێن کەم تەرخەمی ئەکرێ بەرامبەری. ئێستا ڕۆژانە شاری کەرکووک نزیکەی 1000 تۆن خۆڵ و خاشاکی هەیە. بەهۆی نەبوونی ئامێری پێویست و کەمی کارمەندی شارەوانی نیو هێندەی ئەو ژمارەیەش خۆڵ و خاشاکی ناوشار کۆ ناکرێتەوە. کەڵەکەبوونی خۆڵ و خاشاک و فڕێنەدانی لە ناو گەڕەک و سەرشەقامەکانی کەرکووک جگەلەوەی دیمەنێکی ناشرینی بە شارەکە بەخشیوە هاوکات بۆ نوبەرامێکی ناخۆشیشی بڵاو کردوێتەوە، لەگەڵ ئەوەشدا شارستانیەتی شارەکەشی شێواندووە. ئاسو ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.